خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵتان بەرداوامی لە پرۆگرامی کورسات مەگەزین هەمیشە قسە باسکردن لەسەر وەرگێڕان پردی پەیوەندی نێوان کللتورە جیاجیەکانی جیهانەوە ناساندنیانە بە یەکتر هەمیشە ئەو کەسانی کە زمانزانەوە بتوانن توانای وەرگێڕانیانە بێ هەمیشە هەوڵێن کە بتوانن لە ڕێگەی وەرگێڕانەکانیان و کۆی نەتەوەکیان ئاشنا بکەن بە کللتورێک بە فەرهەنگێک بە ئەدەبیاتێکە جیاواز لە کللتور و فەرهەنگ و ئەدەبیاتی خۆیانەوە بتوان لە ڕێگای ئەو کتێبانەوە هەم خزمەت بە ئەدەبیات و هەم خزمەت بە نووسین و هەم خزمەت بە کتێبخانەکانی خۆیان بکەن و دوجاریش بتوانن پامێک لە کۆی ئەو وەرگێڕانەوە بگەێنەکۆی ئەو خوێنەرانی کە ئەبنە خوێنەری بابەتەکە دیارە هەمووان دوورتان نزیک ئەبینین کە کەسانێکی زۆر هەن لێرە هەمیشە کاریان لەسەر ئەوەیە کە بتوان وەرگێڕان بۆ زۆرێک لە کتێبە جیهانیەکان بکەن و تایبەت ئەو کتێبانەی کە ئەبنە سەرچاوەیەکی معریفە بۆ کەسانی کە خوێنەری کتێبەکە بن و دوجاریش خزمەتێکی باش بێ بە بواری ئەدەبیات لە ئێستاشدا یەکێک لەو کتێبە گرنگانی کە وەرگێڕاوتە سەر زمانی کوردی ئەویش یاداشت و نامە بڵاو نەکراوەکانی سۆهراب سەپهریەکە لەلایەن هەردوو لە بەڕێزان کاک پێشڕەو حسێن شانۆکار و وەرجێر لەگەڵ کاک سۆران نەقشبەندی وەرجێر ئەم کتێبیان وەرگێڕاوتە سەر زمانی کوردی و پێمان خۆش بوو کە قسە باسێ بکەین لەسەر بابەتەکە زۆر بەخێر بن ئێوارەتان باش سپاس بۆتان مامۆستازانی ماوەیەکە خەریکی وەرگێڕانی بەتایبەت بۆ ئەو کتێبانی کە سوودی هەیە بۆ بواری شانۆ ئەمە هیچ پەیوەندیشی بە شانۆ هەیە یان جیاوازترە سۆهراب تەجروبەیەکی تەواو جیاوازە لەو ئیشانی کە لە بواری شانۆیان کردومە هەرچەنە پێش ئەوانە ینی پێش ئەو تەجروبانەیە کە لە بواری شانۆیانی و وەرگێڕانیانەیە کە بۆ بواری شانۆ کراوە ئەمە ئەزمونێکە و کاتە ڕێکخراوە دیموکراتیەکان بۆردێکی تایبەت بە ئیشکردنی ئەدەبی هوەری هەبوو سامی هادی هاوڕێم هەر لێرەوە لە کتێبەکەش باسمان کردووە منم سۆران سوپاسێکم کە پێشنیاری تەرجەمەی ئەم کتێبەی کرد لەبەرۆی خۆی یەکێکە لە هەوادارەکانی بیرەوەری ئەدەبیاتی بیرەوەری سەرەتای وەرگێڕانی و فکری وەرگێڕانی ئەگەڕێتەوە بۆ چرکە ساتەکە لەگەڵ هاوڕێ عەزیزم سامی هادیە باسی سۆراب باسی شعرەکانی باسی دنیای سۆراب و باسی بیرەوەریەکانی کراوە ئەم کتێبە پەریدۆختی خوشکی سۆراب کۆی کردوێتەوە لەو کاتەیە کە ئێمە چاپمان کرد 10 ساڵ پێش ئێستامە چاپی دووەمیەتی تقریبان 10 ساڵ پێش ئێستا کە چاپمان کرد لەو کاتەش هەر لە ئێرانی چاپێکی نوێ بوو چاپێکی نوێ بوو بە وێنەوە بڵاو بووەوە بۆیە لە کوردستان لەو کاتەشا کە بڵین بەو دیزاینەوە بە وەزئی چاپە خراپی و سەردەمەوە هەر لە بازاڕ نەمایەوە ینی کتێبێکە سەرنجبەرە لە ڕووی پەردە هەڵدانەوە لەسەر ژیانی سۆرابی سپێری تا چەند گرنگە ناساندنی سۆراب بە خوێنەری کورد لە ڕاستیە سۆراب لە هەفتاکان و لە ناوڕاستی هەفتاکانەوە ئیتر لە دوای ئەوە ئەدیب و ڕۆشنبیر و نووسەرەکانی کوردی ناسن سۆراب بەناسن ئەتوانم بڵێم گرنگی هەموو کەسێکە لە بواری ئەدەبیاتە ئیشەکە هەریەکە و یەکشت کۆیانەکاتەوە ئیژە خاڵەیەکە ئەمانە قسە لەسەر مرۆڤەکەن بگشتی ئەوەی کە سۆراب گرنگەکە لای ئێمەی کورد ئەو تێڕوانینەتی بۆ ئینسان کە ئیتر لەژێر جەبری جوغرافیا و لەژێر جەبری تەکنۆلۆژیا و لەژێر جەبری ناوچەیە نەماوە ئینسانێکە کەونی بیرەکاتەوە بیر لە مرۆڤ دۆستی بیر لە ماناکانی ژیان دۆستیەکاتەوە بۆیە ڕەنگە بۆ ئێمەی کورد هەرچەنە قسەکردن لەسەر گرنگی سۆراب چەند ڕوویەکی هەیە لە ڕووی شعرەوە و تازەگیری کە سۆرابی هێنێ بەڵام لە ڕووی ناوەخنەوە پێم وابێت لە مرۆڤ دۆستی سۆرابە ئەوەی کە ئینسانی کوردێستا لی دوور کەوتێتەوە ینی ئەو نەک مرۆڤ خۆش نەویستنی مرۆڤ بگرە ڕق لێبوونەوە لە برا ئەو ناکۆچیە زەینی کە لە بینی ئینسانی کووردا دروست بووە ڕەنگەوە یەکێک لە نقطەکانی گرنگی سۆراب بێن کتێبی سۆراب بێت ئێستا بەڵام کاک سۆران ئەگەر مانەوێ پێناسەیەک بۆ سۆراب بکەین چۆن ئەتوانین بیناسین سۆراب لەو کاتەوەی کە فامەکاتەوە لەو دێوەی کە یەکەمین شتی ژیانی تیا فێرە بێ هەتاوکو ئەو کاتێک کە لە ژیانە نامێنێ بە بەردەوامی هەوڵیاوە مەسەلەن جۆرێک لە جۆرەکان خۆی نمایش کات خۆی بکە بە مۆدلێک بۆەوەی کە ئەوانی ترکە ئەی خوێندنەوە کە ئەی بینن بتوانن بە جۆرێک لە جۆرەکان ئاسانتر بیناسن چکە بە هەموو تەمەنی سۆراب بریتی بووە لە گەیاندنی دەنگ و ڕەنگی سروشت بە دەور و پشتەکەی ئەوەی کە با بڵێن واڵت ویتمەن کە وەکو با بڵێن گەورەترین کەسێک لە بواری ڕۆمانسیە تا شاری نووسی بێ ئەناسرێ لە جیهانە
بەڕاستی ینی سۆراب من نەتوانم بڵێم چەند هەنگاوێک لەو دی واڵتویتمەنیشەوە دەربارەی سروشت و دەربارەی ڕۆمانسیەت توانیوێتی دەست بخاتە سەر ئەو خاڵانەی کە زۆر پێیوەستن بە دەروون و بە ڕۆح و بە ناخی مرۆڤەوە لە هەر شوێنێک بژی بە هەر زمانێک قسە بکە. لەبەرەوە ناساندنی سۆراب بەڕاستی لەوە لە چەندێ ڕێکا و لە فرسەتێکی کەما تۆزێک ئاسان نەبێ، بەڵام باشترین شت بۆ ناسینی سۆراب بەڕاستی ئەو ئۆتۆبایۆگرافیەیە کە لە سەرەتای ئەم کتێبەیە ئێمە دامان ناوە بە قەڵەمی خۆی نووسیەتی. لە ڕاستیە لە سەرەتایەوە هەتاوەکو کۆتایی وەکوایە قەسیدەیەکی دوور و درێژ بخەینیتەوە، ئەوەنەی ڕیتم و ئەوەنەی ئاواز و ئەوەنەی جوانی و ئەوەنەی نمایشی تیا جێگا کردوێتەوە کە ڕەنگە زۆر ئەستەم بێ بۆ شاعیرێکە لە مستەوایەکی بەرزی شابێ بتوانێت ئەوە بۆ شێوە بنووسێتەوە. زۆر باشە. لە کاتی خوێندنەوەیدا ببوورە. لە کاتی خوێنیودا چیم پێ بەخشێ؟ پرسیارێکی جوانە بەڕاستی، چکە زۆر گرنگە مەسەڵەن ئەتێ کەسێک بخوێنیتەوە، لە ڕاستیە بەرهەمی کەسێک کە خوێنیتەوە ئەو کەسەش خوێنیتەوە لەگەڵیا. سۆراب یەکێکە لەو نمونە زۆر وازەحانەی کە زۆر یعنی هونەرەکەی زۆر لە هونەرا ژیاوە و هونەرەکەشی زۆر کاریگەری تێکردو. ینی هیچ ساتێکی حیاتی سۆراب لە یەکەمین سەفەریەوە کە لە دێگەی خۆیانەوە بۆ شارۆچکەیەکی گەورەتر ئەیکات کە لە گولستانەوە ئەچێتە بۆ نمونە ئەچێتە مەشهەد و لەوێ ئەچێتە قوتابخانەی دواناوەندیوانە، لەو کاتەوە بە بەردەوامی سۆراب لەگەڵ سروشتی خۆیان ژیاوە، تەنانەت ئەو کاتانەشی کە ئەچێتە باڵێن لە چوارچێوەی ئەو یادداشتانەیە هەیە و نامانەی کە نووسیوێتی هەر یەکەیان دەربڕی ئەو سات و کات و لە حەزانەیە کە خۆی بە وجودی بە هەموو وجودی خۆی تیانە ژیاوە. لەبەرەوە بەڕاستی گرنگە سۆراب بخوێنرێتەوە بۆی کە زیاتر لە سروشت تێبگەین، زیاتر لە پەیوەندی سروشت و مرۆڤەکان تێبگەین، زیاتر لە پەیوەندی ئەمە زۆر گرنگام خاڵە لە پەیوەندی با بڵێن بەشەکانی هونەر وەکو هونەری شێوەکاری کە سۆراب خۆی وێنە کێشێک بووە دوای ئەگەر فرسەت هەبوو هاتینە سەری لە ڕەنگە زۆر قسەی هەیە، دوای ویستوێتی لەگەڵ وشە و ڕەنگە یعنی شعر و وێنە کێشیە پەیوەندیەکی زۆر ئەستوری دۆزیوەتەوە کە لە دوجارە هەوڵی ئەوەیە کە بە تیۆرەکانی نیوتن و پاسکال ومانەیە بڕاتەوە وەکو شاعرێک کە چۆنی بتوانێت پەیوەندی لە نێوان دەنگ و ڕەنگە دروست بکات کە ئەوەش دیارە بە خوێندنەوەی ئەو یادداشتانە زیاتر بتوانین لی تێ بکەین. کاک پێشڕەو کاکسۆران باسی لەوە کرد جگەلەوەی کە سۆهراب شاعر بۆ چەندین بەرهەمی شاعری هەبووە، لە هەمان کاتدا وێنەکەشش بۆ هیچ ئێوە کارتان لەسەر ئەم لایەنەی کردووە؟ لە کتێبەکە خوێنیتەوە ئەگەر یەکێک شارەزای پێشتر شارەزای ژیانی سۆهراب نەبێ هەستەکە ئەمەی کە باسەکرێ باسی نیگارکێشێکەوەنی باسی شاعرێک بێ خۆی زۆر جار سۆهراب خۆی بە نیگارکێشێکی شاعر ناوبردووە. ئەوەی کە ئێستا سۆرانی ژووتی لە ناو کتێبەکە چۆن ڕەنگاتەوە ئەوەی کە سۆراب ئیتر بە شاعری ڕەنگە ناسرێ و حتا یەکەم دیوانیشی بە ناوی مەرجی ڕەنگەوە بڵاو بکاتەوە کە ئیتر لەوێ ڕەنگ قساکە، ینی ڕەنگ لە چوارچێوەی هونەری تەشکیلیەوە کە بە تەنها وێنەیەکت پێبەخشی لە چوارچێوەیەکی ئەبستراک و دیاری کراوە گوێزێتەوە ئیکا بە وشە ئیتر وشەکان ڕەنگ و بۆیانە بێ لە قاڵ بە کۆنەکەی خۆیان دەرەچن. بۆیە من زۆر جار لە کاتی تەرجەمەکردنی شیا لەگە سۆرانە باسیەوەمان کردووە کە ئێمە باسی نیگارکێشێکەکەین خۆی لە یەکێک لە بیرەوەرەکانە ئەجێڕێتەوە وڵی خاقانێکی چین هەموو نیگارکێشەکانی وڵات کۆ کاتەوە ئەڵێ من ڕستەیە گەڵێن بزانم ئێواتوانن بیکەن بە تابلۆ، یعنی ئەمە گۆڕینی وشەیە بۆ ڕنگ بەڕاستەوە خۆ ئەم نمونەیە هێنێتەوە ئەڵێ کە سوار چاکەکە تێپەڕی سمی ئەسپەکانی هەموو گوڵەکانی شێلاو ئەم ڕستەیەم بۆ بکەن بوێنە ئەڵێ لەناو هەموو نیگارکێشەکانە زیاتر گرنگی بە باڵا و قەدی شاسوارەکە درابوو کە چەند سوار چاچێکی جوان و قەد و بازووی چەنە یەکێک لە نیگارکێشەکان بە تەنها تێگەشتە بوو لە بندێڕەکان و وشەکانی کردو بوێنە ئەویش ڕسمی سمی ئەسپەکەی کرده بوو کە گوڵی شێلاوە لە گوڵ ئاواوە تا سەر ئەژنۆی ئەسپەکە گوڵ. ئەمە یەکێکە لە جیاوازیەکانی سۆراب کە لە هەموو شاعیرەکانی تری جیاکاتەوە ئەویش چۆن ئەتوانی وشە بکەی بە ڕەنگ و چۆن ڕەنگ مانایەک بەرهەمهێنێکە و مانایانە بێت کە فەڵچە بەرهەمی هێنێ. بۆیە حتا لە تابلۆکانیشە خۆی ئەڵێ من هەرگیز نەبووم بە نیگارکێش، نەمتوانی نیگارکێشێکی سەرکەوتوو بم، بەڵام هونەری نیگارکێشانی گواستەوە بۆ ناو شعر بەوەی کە ئیتر
وشەش بتوانێ وێنە بکە لە زەینی تۆیە وشەیەک نەبێ وەکو جاران وەصفی جوانی سروشت بکە بەڵکو وەصفی ئەو وردە زیخانە بکە کە لە بنکانیەکە فرامۆش کراون باسی ئاوێکی ڕەوان بکە کە ڕەنگە ئێستا لە خواری لادێک پیاوێک خەریک بێ نانێکی پێتەڕ بکە و پێویست بێ ئەمە و ئاوە لیاو مەکەین ئیتر باسی ئەو کون و قوشبنانی ژیانی ئینسانەکانەکە کە ڕەنگە وشە بە تەنها نەتوانێت گوزارشیان لێ بکە گەر پشت بەم سیستمە لە شعر نەبەستێ بەم جۆرە لە کارکردن نەبەستێ سوۆرە بەڵێ کاک سۆرانگە قسە لەسەرۆکن کە ئەڵەن وەرجێڕان پردی پەیوەندی نێوان کللتوری وڵاتانە بۆی تو بتوانی با بڵێن لەسەر کەسایەتیەک بۆ نمونە و کۆمەی ئێوە کتێبەکەینی تەرجەمەیەکەی وەری جێڕیتە سەر زمانەکە ئەمە وەکو بابەتی ئەدەبیات چ خزمەتێک بە ئەدەبیاتی کوردیەکە یاد چ خزمەتێک بە کتێبخانەی کوردیەکە ئەگەر ئێمە کەسایەتێکی بیانی بناسیین لە ڕێگەیم کتێبەوە خۆی ناساندنی وەکو بیدایەتیش باس بکرانی ناساندنی کەسایەتی هونەرمەند بە تایبەتی و هونەرمەندانەی کە نزیکن لە حیاتی خۆیانە ینی لە ناو هونەرەکە ژیاون بۆ ئەوەیە کە تۆ زیاتر لە بەرهەمەکانیان تێ بکەی ینی خاڵی سەرەکی ئەمەیە وەرگێڕانەکانیش ئەمانەی کە من کاک پێشڕۆ کە لێرە دانیشتووە ژمارەیەکی زۆر لە یاداشتەکانی کردووە بە کوردی نەگەوانەی سۆرابەر هی خەڵکی تری جیهانیش ئەم پەیوەندیە بۆ ئەوەیە کە وەکوتم زیاتر لە هونەر و لە شێوازی کارکردنی ئەو کەسانە تێ بکەی وا ئەکات کە ئەو کەسە دا ئەماڵێت یعنی لە نامەکانی و لە یاداشتەکانیان لە هەنێ شوێنە سۆراب ڕوتە بێتەوە ینی ڕوتە بێتەوە لە هەموو ئەو با بڵێن ڕووکارانەی کە ژیان بۆی دروست کردووە ئەو کاتێک کە لە سینە ئەو کاتێک کە لە پاریسە ئەو کاتێک کە لە ئەمریکا هیچ کامێک لەم نامانە مودەکانیان وەکو یەک نییە ئەو کاتێک کە نامەیەک ئەنێرێ بۆ برادێکی سادقانەتر قساکەوەکو ئەو کاتێک کە نامەیەک ئەنێرێ بۆ با بڵێن خوشکەکەی یاخود بۆ کەسێکی خزمێکی نزیکیان یا بۆ دایکی شێوازی مامەڵەکردنی هونەرمەندەکان لە کاتی نووسینەوەی یاداشتەکانە گرنگی ئەوەیە کە تۆ بتوانانی ئەم کەسایەتیانەوەکو خۆی بە ڕووتی لە چوارچەوەی هونەرەکەی خۆیانە زیاتر بیان ناسیێنی بە خوێنەری کورد مامۆستا پێشڕۆ چیشتر لە بابەتە گرنگەکان بینە سەرتر لایەنە تەکنیکەکان قسەکردن بێ لەسەرەوەی وەرگێڕان بە تایبەت لە زمانێکەوە بۆ زمانێکی تر و با بڵین بۆ زمانی کوردی خۆمان کە ئێوە ئەم کارەتان کردووە لە ڕووی مستەڵەحات و وشەوە چ گرفتێکیەتە ڕێتان بەپێی دەوڵەمەنی زمان و فەقیری زمان و بۆ نمونە بە تایبەت لە ڕووی وەرگێڕانی شعرەوە کە ڕەنگە تا ڕادەیەک زۆر ئەستەم بێت کە توانی شعرێک بە زمانێک وەرگێڕیتە سەر زمانێکی تر و ئەومانەیەش ببەخشێکە هەیەی من تاوا لەگەڵ بەشی زۆری و قسانە بە تایبەت ئەوەی کۆتایی کە شعر تا ئێستا من پێم وایە شعر تەرجەمە ناکرێت لە بەرەوەی شعر دۆخێکی ڕۆحی ئینسانەکانە کاخی جاریەتە ناو وشەیەکەوە کە ڕەنگە ئەگەر مرادیفی وشەکەش بدۆزیتەوە لە زمانی کوردیا هاوتای و بارە ڕۆحیە نەبێت کە وشەی هەڵیگرتووە لە زمانی فارسیە بۆیە واز لە ئەوە بێنە کە من لەگەڵ تەرجەمەی شعرانی ڕوویەکی تری زمان مەسەلی زمانی کوردی من پێم وابێ ئێمە زمانێکی دەوڵەمەندمان هەیە ڕەنگە لە هەموو مبالغە نەبێ بڵێم لە هەموو گەلانی دنیا زیاتر بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئێمە بە چه زمانێک گەنووسین ئەو زمانی کێمە پێ نووسین و پێ خوێنین و ئایا زمانێکی ستانداردە لە ناو کوردان خۆمانە من پێتەڵێم نەخێر یعنی ڕەنگە لە بادینان خەڵک نەزانێ بە سۆرانی بخوێنێتەوە جاران کە ئەو زمانە ستانداردەشە بوو ئەوەشیان نێژەسە لە بادینان کابرا بە بادینی خوێنێتەوە لێرە بە سۆرانی ینی ئەوەی کە نالی نووسیوەتی ڕەنگە زەلام بەشارێکە لە سلێمانی ئەژی ئەستەمەلی تێبگات چ بگا بوو کەسەی کە لە بادینان زمانە ناوچەیەکەی خۆی خوێنێ بۆیە کێشەی گەورەمانەوەیە کە ئێمە دەستگایەکمان نییە کاری ئەوە بێکەم زمانە پاک بکاتەوە بەردەوام نوێی بکاتەوە کەمە پێویستی بە ئینستیتۆتی گەورە و کارامی زمان و زمانناسی گەورە هەیە ئەرکیان هەبێ ئێمە ئەومان نییە ئەوەی کە تا ئێستا ئەکرێ لە ڕێگەی وەرجێڕەکان و لە ڕێگەی نووسەرەکانەوە ئەکرێت یعنی هەوڵێکی تاکە کەسیە هەوڵێک نییە نە دەوڵەت ئاگای لێبێ نە موسسەیەک ئاگای لێبێ بۆیە زۆر جار لە بەردەم وشەیەکی فارسیە یا وشەیەکی ئینگلیزیە ڕاستە ئێمە بێتعبیر بێگوزارش دەمێنینەوە و بەداماوی و نازانین ئەکەوینە وشە داتاشینی زۆر زەق و ناشرین کە خەڵکەکەمان لی تێناگا بۆچی لە بەرەوەی ئاگامان لەوە نییە لە مەهابات ڕەنگە وشەیەک پڕ بەپڕی ئەو وشەیەکە لە فارسیا هەیە هەبێت و بتوانین کەڵکی لێوە بگرین ئاگامان لەوە نیە ڕەنگە لە زمانی بادینیا وشەیەکی جوان هەبێ بتوانین کەڵکی لێوە بگرین ئەم سنوردارێتی سیاسیە زمانیشی تەنیوە بەداخەوە و ئەوەی کە لە سلێمانی خوێنرێتەوە و نووسری خوێنەریرە چێژی لێگرێ فەرقی هەیە لەوەی کە لە ڕۆژهەڵاتا بۆ یا لە ڕۆژاوایە بڵاوێتەوە بەڵام چی زۆر گرفت بوو لاتانە لە وەرگێڕانی ئەمەیە بە تایبەت لە ڕووی زمانەوانیەوە
وڵی گرفتێکی تۆمان نەبوو بەڕاستی چکە زۆر خۆش بوو ینی خۆش هات بەدەستەوە وەکو چۆن خوێندنەوەکەشی خۆشە پێوەی مانوو بووین بەڕاستی لەبەرەوەی کە شتێکی پوختە تەقدیمی کتێبخانەی کوردی بکەی پێویستەکات و زۆر زیاتر هیلاکبیلەوەی کە خۆت بۆ ئامادە کردووە لەبەرەوە بەڵام هەنێ شت هەیە هەنە مستەڵەحات هەیە مستەڵەحاتی مەسەلەن ناو و مستەڵەحات و شار و شارۆچکە و ئەمانە ئێمە هەنێکمان وەکو خۆی بە ئینگلیزیەکەش و هەوڵمان ناوە ئەوەی کە ناوە بە ئینگلیزیەکەش و بە ترانسکریپە یعنی بە نووسینە کوردیەکەش بینوسینەوە بۆی کە خوێنەرەکە بتوانێت لەگەڵیا بەڵام هەنێ شت هەیە کە بەڕاستی عنی ئێمە مەسەلەن بۆ نمونە شتێکی تایە وشەیەکی تایە ڕەنگە ئێمە پێشتر نەمان بیست بێ ئەم کەسە سەفەری زۆر کردو ینی وەکو کتێبەکەش ئاماژەیە کە بۆ هێشتا لە سەفەردام کە ناونیشانی کتێبەکەیە بەردەوام ئەم کەسە لە سەفەرا بووە بەردەوام شتی وەرگرتووە ناوی وەرگرتووە معلوماتی تازەی وەرگرتووە لەو یاداشانەیە کە نووسوێتیەوە ڕەنگە لای خوێنەری فارسەکەش زۆر وازەح نەبێت کە ئەمە بزەبت چیە ئەمە بەستی لە چی ئەین لەوانەیە شارە بێ لەوانەیە بەپێی کۆنتەکستینەکە بۆ دەرەکەوێت کە ئەمە کەسایەتیەکە و باسیەکە یاخود شارێکە یاخود شوێنێکە لەبەرەوە ینی تەنیا گرفتێک لە مەسلەی هەبوونی ناوە ئەو چەند شتە بوو کە ئەویش بە چەند پەراوێزێک هەلمان کردووە. کاکسۆران باس لەوە کرد کە سەفەری زۆر کردووە و ئێمە لە زانیاریەکان لە سەرچاوەکانەوە ئەومان بینی باس لەوە کرێت کە زیاتر کاریگەری هەبووە وڵاتی چین و هەروەها هندستان بەسەرەوە هیچ ئێوە لەو کارانی کە وەرتانگەڕاوە ئەو شتانەتان بەدی کرد خۆی با بڵێن ژیانی سۆراب وەکو بیدایە داماژەمان پێەیە دابەشە بێ بەسەر دوو ڕوتی زۆر بەربڵاوە کە ڕوتێکی هوەری شێوەکاریە لەگەڵ ڕوتێکی ئەدەبیات نووسین وەکو شار سۆراب لە با بڵێن لە کۆتایی ئاسیایە کە ئەمێنێتەوە ئەو فترانەی کە ئەمێنێتەوە زیاتر لە ناو ژیانی ڕنگ و شێوەکاریە ئەمێنێتەوە و قاڵە بێتەوە نەک لە ناو مەسلەی تێکستا و لە ژیانی ئەدەبیە ئەو کاتانەی کە لەوێ مێنێتەوە شتەکان بە سادەتر و بە پوختتر و ئەبستراکتر ئەبینێ دابڕاون هەموو شتەکان چکە لەوێ با بڵێن بۆ نمونە لە هەنە شوێنیا باسی هینەکە باسی فەقیریەکات یعنی ئەمەڵێ من کاتێککە لە کاشان بووم لە لادەکانی تر بووم خەڵکمە بینی فەقیرە ئەمە شتێکی تازە نەبوو بۆ من بەڵام من کە چوومە هندستان بە ملیۆنەها خەڵکی برسیم بینی و فەقیرم بینی ئەمە وای لێ نەکردم کە من دانیشم خەفەت بۆ ئەم شتە بخۆم وای لێ کردم کە بەردەوام دیسانەوە لە جوڵای بم و لە حرەکەی بم هەمیشە بە دوای ئەوە بۆ کە شتێکی باشتر بێنێتە کایەوە لە چاوەوەی کە ئێستا خۆی تایەتی قەت ڕازی نەبووە ینی ئەو هەموو سەفەری کردووە ئەو هەموو شتانەی فێر بووە هیچ کاتێک ڕازی نەبووە لە بەشی خۆی و خۆیڵێ هونەر هەمیشە ناتەواوە بۆیە لە نشانیاڵێ بۆ یەکەم جار من هینی لە هندستان و لە سەفەرەکانی هندستان و لە سین فێری ئەوە بووم کە ئەکرێت کە گەڕامەوە کاشان لەو حەکەی مۆنالیزان بنێ جلێک کەمە بەری و داوێنچیش لێم عاجز نەبێ ئەکرێ مەسەلەن من دەستکاری لەوحەیەکی ڤانکوخ کەم و ڤانکوخیش لێم زویر نەبێ لەبەرەوەی کە ڕەنگ و تەشکیلەی کاری شێوەکاری بە جۆرێکە کە بەردەوام لە تەواوبوونایە بەردەوام لە کاملبوونایە نەک شتێک هەبێت هونەرێک هەبێت پێرفێکت بێت دەست خۆش مامەستا پێشڕەو دەستان خۆش بێ بۆ کتێبەوە بینە سەرەوەی کە لە ماوەیە کاری زۆر باشت کرد لە سەرکارەکانی ستانسلافسکی کە ئەوی شان و کار بێ ئەزانێت کێ و چییە بەڵام تاوەڕوون نەبوو لە لامان کە ئەم کەسایەتی چۆن لە پێشووترا کاری کردو تەنها هەندێک شتی سادە نەبێ یەکێکی تر لەوانەیە کە بەرگی دووەمێتی دیارە بەرگێکەمیشی هەن لەم پرۆگرامی قسە باسمان لەسەر کرد ئێستا کوی بەرامە زانستیەکانی ستانسلافسکی چاپەکرێت ئەمەشیان تایبەتە هەر بە ئیش و کارەکانیان بەرهەم و نووسراوەکانێتی هەر درێژەی بەرجی یەکەمە خۆی ستانسلافسکی هەر شتێکی نووسیوە دەربارەی هونەر لەم کۆبەرهەمەیە کۆکراوەتەوە مۆزەخانی مخات کردویانە لە مۆسکۆ کە کۆکراوەتەوە بووە بە پرۆگرامێک بۆ خوێندن ئەمریکیەکان کە لەو زانکۆی خوێندویانم پرۆگرامیان بچوو کردوەوە بردویانە عەرەبەکان ویان کردووە فارسەکان ویان کردووە ئەمی کەیەمی کوردیش کردومانەوەی کە من کردومە وەرجێڕانی ئەو بەرهەمە زانستیانەیە کە لە فێرگەکانی فێرگە هونەریەکانی دنیا خوێنرێن و بە تایبەت لە ڕووسیا خوێنرێ
و ئەتوانین بڵێن بەرجی دووەمی ئەپەڕێتەوە لە قۆناغی ئیشکردنی یەکەمی ئەکتەر لەسەر کاریگەرە دەرێکچەکان ئەپەڕێتەوە بۆ کارکردنی یەکتەر لەسەر ڕۆڵەکەی لەسەر کارکتەرەکەی تر چۆن کارکتەرەکەی بناسێ و چۆن بەردەستەی بکە ئەم کتێبەش لە ئێستاە کاری وەرجێڕانی ینی قۆناغە سەرەتایەکانی وەرجێڕانی تەواو بووە و دیزایانی ناوەی تەواو بووە هەندێک بەشی تایبەت بە مۆزیکی هەیە کە بەڕایشکردن لەگەڵ هەنێک دۆستی مۆزیکار لە سلێمانی نامەوێت بەسەر و هەڵانەیە تێپەڕم یا بەسەر و مسەڵحانەیە تێپەڕم کە من وەکو شانۆکارێک ڕەنگە زانیاری و تۆ مەسەری نەبێ بەزە و بەشە ماوە چاک بکرێتەوە و ئیترامادەی بۆ چاپ هیوادارم ڕزان نووس کە وەکو یەکەم جار چاپیان کرد بەجی یەکەمیان چاپ کرد بەرجی دووەمیژە لایەوان چاپ بکرێت دەستەکانە خۆش بە سەرکەوتوو بن سپاس بە ئامادەبوونتان مامۆستا پێشڕۆ حوسێن شانۆکار و وەرجێر کاک سۆران نەقشبەندی وەرجێر دووبارە بەخێر بن سپاس بە ئامادەبوونتان ئەمەش پێشکەشە بێەوە دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس خۆش